بقريتها يا نقريتها دي باشا بابا قريتها بابا بابيتها وەکوو داریا شەپڵ دادەم بەگریانم هەراسانێ بە چوار دەورم جێژە ناخۆم چی بەسەر هات دەستگیرانم وەکوو پاری لە کەناری خۆراوە بوو بەبێ تستم دار چوا بێشو ئەو ڕۆژانەی بەیەکەوە پەڕی گوڵمان هەڵاوەرە ئەو سادانەی لە لێوی باچی بەهاری مانەچە بگەڕێوە تاکو دەستی باخچە و بەهار لێرە بگری بگەڕێوە لە غەریبی باچی دی بۆ یەکتر نەگری ئێستا ئێرە وشکە بۆ من وەکو وەرزی گەڵاوەری ئێستا پەشیمانی ئەنۆشم لە هەداخیاری ئەو ڕۆژانەی بەیەکەوە پەڕی گوڵمان هەڵاوەرە ئەو سادانەی لێوی باچی بەهاری مانەچە
آشپز